دۆخی ڕۆژاوا بە نسبەت ئێمە وەکو هەرێمی کوردستان لەسەر مستەوە دەسەڵات وەکو هەرێمی کوردستان وەچی لەسەر مستەوای فەرد لە هەرێمی کوردستان جۆرێک لە ناڕەحەت بوون بە تاک بە تاکی هەرێمی کوردستانەوە دیارە کە براکانمان لە ڕۆژئاوا هێرشێکی ناڕەوا دەکرێتە سەریان بۆ ئەو مەبەستە پەرلەمانی کوردستانیش لە چوارچەوەی ئەو دەسەڵاتان یاسایانەی کە هەیەی وە لە چوارچەوەی دەستوری عێراق ئەمڕۆ کۆبوونەوەیەکی داناوە تیایدا چۆنەڵی ئەو بارودۆخە هەڵسەنگاندنی بۆ دەکرێەوە هەوڵ دەدەین بتوانین چەند بڕیارێکی گونجاو بدەین کە لایەنی کەم بتوانین خزمەتی براکانمانی پێ بکەین لە ڕۆژاوای کوردستان و تەسەوڕەکەم چەند هەنگاوێک بنرێت یەک لەوانە دروستکردنی کەمپێک کە بتوانین هاوکاری تەواو بۆ براکانمان چه هاوکاری تەندروستی بێ هاوکاری مادی بێ پێیان بگەێنین و ئەوەندەی هەرێمی کوردستان دەسەڵات و قودرەتی هەبێ لەگەڵ براکانمان لە ڕۆژاوا متتەفقین و لەگەڵ یانین بەشداری خەم و کۆژانەکان یانی کە لە ئێستا فراکسیۆنی گۆڕانیش هەروەکو سەرجەم فراکسیۆنەکانی تر لە هەرێمی کوردستان و ڕۆژئاوا بە بەشێک لە جەستەی خۆمان دەزانین و بەشێک ئەو ناڕەحەتی و ناسۆریەی ڕووی لەوان کردووە وا تەسەوڕ دێمەش کردووە بۆ ئەو مەبەستە فراکسیۆنی گۆڕان پشتیوانی تەواوی براکانمان لە ڕۆژاوا دەکات و وەکو وتم ئەوە نەک تەنیا فراکسیۆنی گۆڕان تاک بە تاکی ئەم هەرێمە چۆنەڵی خەمبار و تەعزیێبارە بەوەی کە ئێمە بەشێکی تر لە جەستەمان لە سووریا بەڕاستی بردومانەکەی و ڕۆژانە دەیبینین دەیان مناڵی کورد بە ناحەق شەهید دەکرێن بۆیە فراکسیۆنی گۆڕان ئامادەی هەموو پشتیوانیەکی مادی و معنەویە بۆ براکانمان لە ڕۆژاوە وڵی وەکو هەر کوردێک کە هەستەشی نەتەوایەتی بەسەریدا دەبێ بە هەموو شێوەیەک پشتگیری کورد لە هەر شوەیەک بێ لە کوردستان لە هەر پارسێک بێ لە پارسەکانی کوردستان لە هەر شوەیەک بێ لە دنیا دەبێ لە کاتی تەنگژە و ناخۆشیدا لە کاتی محنەتدا دەبێ هەمومان پارپشتێک بین چکە کورد بەیەکەوە جوانە ئەگەر کورد هیچ هێزێک لە دنیا دەرەقەتی کورد نایە ئەگەر هەمومان یەک بین یەک کەس بین پێناو گەورەی کوردستان پێناو گەورەی پیرۆزی کوردستان دیسان دەڵێمەوە پێویستە کورد لە هەموو کاتێکدا لەو کاتێ ئێستا زیاتر کە پێویستی بێگرتووە ڕۆژاوا ڕووی داوە کاریگەری لەسەر هەموو ناوچەکە دەبێت لەسەر هەموو کوردستان بەشێ زۆر دەڵێ ئەوی لە تەنیشت ئاگرناژە پرۆشکە شێر پێ دەکەوێت ئەو شەڕە نەخوازراوە کەس ڕاستی حەز ناکە ئەو شەڕە ڕوویداوە بەڵام ملت کورتێدا بە سەلامەتی دەربچی ئەوە بگرنگە